لەسەر کۆنفرانسەکە گرنگیەکەی و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان چییە؟ ئەمانە دەکەمە پرسیارێک کە میوانێکی تایبەتم لەگەڵە بێ ئەمڕۆ، ئەویش بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق و هەروەها ڕێکخەر و ئامادەکاری تەواوی کۆنفرانسەکەیە بۆی کە بتوانێت زۆرترین وەبەرهێن بێنێتە هەرێمی کوردستانەوە لەم ڕێگەیەوە خزمەت بە کەرتی گەشت و گوزار بکەن لە هەرێمی کوردستان. دکتۆرم کاتت باش بەخێراتی. زۆر سپاس. دکتۆر، ئامادەکردنی کۆنفرانسێکی لەم شێوەیە هەڵبەت کاری قورس و پێشوەختەیەوێت، ئێوە کەی دەستان پێکردووە و ئامانجیش چییە لە ڕێخستنی ئەم کۆنفرانسە؟ زۆر سپاس. دیارە ئەم کۆنفرانسە کە لێرە لە هەولێر ئەنجام درا ماوەی 2 مانگە کار بۆ ئەو ئاکرێت کە چ ڕۆژێک و چ تەوقیتەوە کێ بەشداری بکات لەم کۆنفرانسە ئامادەکاری بۆ کراوە. پێشتر بڕیاروا بوو لە بەغدا بکرێ، بەڵام هەستمان کرد ئەو وەبەرهێنەرانی کە بە تایبەتی دووەلی خەلیج کەمدا و کە زۆر لێرە حەزورێکی باشیانی لەسەر ئاستێکی باڵا بۆ مصریش هەروەها و ڕاوێژکاری سەرۆکی مصر وەزیرەکان لێرە ئامادەن. وە پار ساڵیشم لە سەردانێکم بۆ وڵاتی قەتەر لە دیدارم لەگەڵ بەرپرسانی باڵا ئێوێ لە ئاستی ئەمیر بۆ سەرۆکی مجلسی شورا و لایەنە فەرمیەکانی قەتەر ئەوان چیان بڕیوەتە سەر هەرێمی کوردستان بەڕاستی و ئەیانەوێ وەبەرهێنان لە هەرێم بکەن. کۆمەڵی هەوەکار هەیە کە پاڵی بەوان و ناوە برە هەرێمی کوردستان بن. یەک ئاسایش و ئارامی کە لە هەرێمی کوردستان هەیە، دوو ئەوان بەم دوایە زانیوانە هەرێمی کوردستان ناوچەیەکی گەشت و گوزاری باشی لێ دەرەچێت و ناوچەیەکی خۆشە و تەبیعەتێکی جوانی هەیە. هەموو ئەمانەوەی کرد ئێمە ئەم کۆنگرێ بێنینە هەولێر و هەولێریش شارێکە توانیوێتی قەوزەیەکی نەوەی هەنگاوێکی زۆر باش باوێژێ لە مەجای وەبەرهێنان بە تایبەتی لە دوای کابینەی ڕێزدار جەنابی کاک مەسعود بارزانی کە هەموو ئاسانکاریکی فراهەم کردەوە بۆ وەبەرهێنەران و دەتوانی باشتر دەستکراوە بێت وەبەرهێن لێرە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کارەکانی ئەنجام بدا و پرۆژەکانی ئەنجام بدا. و لە ناو ئەوانەش زیاتر تەرکیزمان لە بابەتی گەشت و گوزار کرد وەبەرهێنان لەو مەجالە، چونکە دەکرێت لە هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکە و ئەو هەنگاوانەی کە بینیمان سەرۆک وەزیران لە کاتی ئەلانکردنی کابینەکەی و لە دوای ئەوە شنگاوەکانی بۆ مەجالە دڵنیای دامێکی باشی هەبێ. و هەر ئەمڕۆژ لە دیدارێکی لە دەرەوەی کۆنفرانسەکە لە ماوەی ئیستراحەتەکەیە لەگەڵ قۆڤدی قەتەری باسییان ئەوگوتیان هەر ئەمڕۆ ئێمە بڕیارمانداوە کۆمەڵە فەنادق و کۆمەڵە پرۆژەی سیاحی لە هەرێمی کوردستان بکەین و ئەمڕۆ زانیمانە لە ڕێگای ئەو گرتە ڤیدیۆیانە هەرێمی کوردستان چ ناوچەیەکە بۆ وەبەرهێنان بۆ گەشت و گوزار. باشە، دەستان خۆش بێ. هەڵبەت ئەمە هەر هۆکاری ئەوشە کە هەولێر هەڵبژێردراوە لە بەرەوەی بەڕووی جیهاندا کراوەتەوە. ئێمە وەکو هەرێمێک هەولێری پایتەخت بۆتە سەرنجڕاکێشترین شوێن لای ئەم هەموو کۆمپانیایە کە خۆیان لە ئاستی گەشت و گوزارە لە ئاستێکی باشدان، بۆیە هەولێر هەڵبژێردراوە. ئێستا ئاماژەتان بۆ کرد کە کۆنفرانسەکە بوو لە بەغدا بێت. ئایا بەغدا توانیوێتی ینی ئەم پێگەی هەرێم وەکو قەوارێکی سەربەخۆ بەرز ڕابگرێت لە ئاسی ئەو وڵاتە نێودەوڵەتیانەدا؟ طبعاً لە دیدارە تایبەتەکەشم باسم لەوە کرد کە لە ماوەی ڕابردووە دەرفەتی ئەوە هەبوو کە تەجروبەی هەرێمی کوردستان لە ئاوەدانکردنەوە لە خۆشگوزەرانی لە ئەمن و ئاسایش بگوازرێتەوە بە عێراق، بەڵام نەک هەرنیان گواستەوە بەڵکو بەداخەوە نەفەسێکی ئەوێ ئەم ئارامی و ئاسایشیە تێک بدا، ئەم خۆشگوزەرانی تێک بدات و کاریگەری لەسەر ئابووری خەڵکی کوردستان بکات. ینی ئەو عەقڵیەتەی ئەوێ لەگەڵ ئێرە فەرقیە، هەم بۆ وەبەرهێنەر و هەم لایەن بیانیەکان هەم ناوخۆیەکانیش. بۆیە عەقڵەتی بیرکردنەوە و ئیدارەکردنی وڵات لە هەرێم لەگەڵ ئێوە زۆر فەرقیە، زۆر جیاوازە. ینی ئەبینین لەوێ تا ئێستا ئەوەی کە هەیە بوونیە تەحتی هەر ئەوەی سەردەمی ڕژێمە هیچ هەنگاوێک نەنێردراوە. زیاتر خەریکی ململانی سیاسین و خەریکی ئەوەن کە چۆن بتوانن نفوزی شخصی و مەسلحی حزبی خۆیان پێش بخەن و عێراقیش بەرەوێرانتر بڕات. ئێمە هەوڵماندا و بەردەوامیش بن لە هەوڵەکانمان، چونکە پێمان وایە گەر ئێوەش استقرار بێ ڕەنگە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش بێ، بەڵام ئەو نەفەسە ئەو سوئولی دارەکە لەوێ هەیە بەداخەوە کاریگەری سلبی کردووە لەسەر ئەوەی کە لە عێراق نەتوانرێت هەنگاو بەرەو پێشەوە بنێن. بەڵام لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە هەولێریش و لە تاوی شارەکانی هەرێمی کوردستان، چونکە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەتای گەشت و گوزار بۆ ئاوادانکردنەوە شمولیە بۆ هەموو کوردستانەوە. بینیشمان لە ماوەکانی ڕابردوو ئەوەی کە من متابعەم کرد لێرە بەڕێ سەرۆک وەزیران بۆ هەندێک پرۆژەی استراتیژی لە سنووری هەڵەبجە و سلێمانی و گەرمیان تەخسیساتی داناوە و هاوکار بووە
بۆیە شمولیە دەکری هەموو کوردستان بێتە ناوچەیەکی گەشت و گوزاری گەورە و فراوان و دەبێت لەم هەرێمە ئەم هەرێم بێتە بەدیری نەوت ینی لە دیدارێکمانە ئەمساڵ لەگەڵ وەفدی ئوردنی پێش چەند مانگێک لەگەڵ جەنابی کاک مەسوور زۆر بە وردی باسی لەوە کردووە کە هەنگاوەکانی ئەوان لە مەجالی کشت و کاڵ پێشتر بووە ئەوەی کە بتوانن زامنی ئەرزاقی هەرێمی کوردستان ئێستا هەنگاو بەرەو هەناردەکردنەکەن لە مەجالەکانە باسێک لە چکردێکا بەرەو پێشەوە چوونە مادام ئەم هەنگاوانە و ئەم نیەتە هەیە دڵنیام هەرێمی کوردستان لەوەی کە نەود بێتە سەرچاوەیەکی داهات سەرچاوی داهاتی تری فرە چەشنی ئەبێ و سەرکەوتوشە بن لەم بووە. دکتۆر هەڵبەت ئەم هەنگاوانی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکە لە وڵاتانی جیهان چەند هەرێمێک کارەکەن بەیەکەوە پشگیریان نەکرێت لەلایەن حکوومەتی فدراڵەوە بەڵام بەغدا ئێستا بە دەرفەتی ێزان پرسیاری وەشت لێ بکەم لە پای ئەوەی کە پشگیری و دەستخۆشی لە هەرێمی کوردستان کە لەگەڵ ئەو کرانەوەی و وەکوەوەی کە کاری کردووە بەڵام بینیمان هەردوێنێ وتەبێژی حکوومەت ڕایگەیان کە ئێستا ئەوان بڕیاریان داوە 500 ملیار دینار بنێرن بۆ هەرێمی کوردستان حکوومەتی عێراق بیانووی چییە لە ئاستەرێمی کوردستانە ئەڵێ نەوتمان ڕادەستکراوە داوای داتاکەن ئێوە لە نزیکەوە چاوتان لێیانە بیانووی بەغدا چییە لەگەڵ هەرێمی کوردستانە تا قوتی ئەم میلەتیان گرتووە طبعاً ئەو بوجەیە بە نەفەسێکی شۆڤینی بەرامبەر هەرێمی کوردستان نووسرا بەشێکی زۆری ئەوانی تایبەت بە هەرێمی کوردستان لە دوای هاتنی پرۆژەکە بۆ پەرلەمانی کوردستان داخلی کراوە ئێمە زۆر لەسەر خەت بووین لەگەڵیان و ئەو پرۆژه لە جیاتی پرۆژەیەکی تەواو دارایی و مالی بێت سبغەیەکی سیاسی پەیوەندرا وەکەوەی کە سیاسەتێکی دژمنکارانە بەرامبەر هەرێمی کوردستان هەرچی حەق و کراهێتە بوو لەناو ئەو پرۆژەیە دایان ڕۆژ لەگەڵ ئەوەشە ئێستا لە مەجای تەطبیقەکەش لەگەڵ ئەوەی کە دەنگی لەسەردراوە فەرقیەیە ئەو جەدوەلێکە ئێمە دەنگمان لەسەردراوە کەوەی عاملی هەرێمی کوردستانی تایە یعنی ئەگەر تەنها پارە بۆ جەدوەلەی کە خۆمان دەنگمان بەس بۆ فەرمانبەران دەبێت نزیکەی 730 بۆ 750 ملیار دینار پارەی فەرمانبەران کەەوە جەدوەلەکە دەنگمان لەسەرداوە خۆیان ئەڵێن هەرێمی کوردستان ئەوە نەفەرمانبەرێ هەیە ئەکە ئەوەندە موچە ینی موچە بۆ لە شارەکانی تر بدرێ بۆ لە هەرێمی کوردستانە دەکەمە بەدەر لە بودجەی ئیستثماری کامە شتێکی ترە یعنی ئەمە دەبێت تۆ بەلای کەمەوە 750 ملیار ئەمە هەر بێت علاقی بە هیچ بێ ئێستا ناینێرن بابەتەکە تەواو سیاسی ئیش پەیوەندی بە پرۆژه یاسانی و ئەگە پرۆژه یاسایەکەی حکوومەتیش دەنگی لەسەر بدرای هەر معوقاتیان بدرسەکرە پێی ئەو تەوەقعی من بۆ نەفەسەی کە هەیە بەداخەوە ینی ئەم حکوومەتەی کە تازە هات ئێمە بەشداریمان لەو حکوومەتەکە لە چوارچێوە وەرەقەیەکی سیاسی کە کۆمەڵێک بڕگەی تێدا بوو بە تایبەتی کێشەکان نێوان هەرێم و بەغدا لەوانە تەنزیمکردنی قانونی مالیە نەوتیە ناوچەکانی 140 کەرکووکە کە بچێ بین لەسەر ئەرزی واقع پێچەوانەی ئەمە هەیە ئەوان ئەگەر عەقلیان هەبووە دەبوو بەرەو باشتر بچن و زەمینە لەبار بووی کە هەڵانی هێنە ڕاستی بکەن نەگەوەی بەردەوام بن لەسەر هەڵەکان بەردەوام بوون لەسەر هەڵەکانن سەری خۆیان خوا پێشەوەی هەرێمی کوردستان چونکە ئەوان خۆیان ئەترافیان کرد کە ئەوان فەشەل بوون لە ئیدارەی دەوڵەت باشە کە تۆی ئەترافەکەی دەبێ هەنگاو هەڵێنی بەرەو باشکردنی دۆخی عێراق نەگەوەی کە بێ لەگەڵ کووردا خراپتر بکەی و لەگەڵ سورنیا خراپتر بکەی لەناو خۆشیانە تا ئێستا هیچیان پێشکەش نەکرێت بۆ جمهوری خۆشیان تەنانەت بۆیە ئەو نەفەسەی کە هەیە تەوەقعمان کرد ئیتار درکی باڵەکانی خۆی کردبێ و لە هەمووی گرنگتر ئەم جارە دەنگی لەسەردرا وەرەقەی اتفاقی سیاسی پێشتر دەنووسرا ئەم جارە نووسراو لەناو پەرلەمان دەنگی لەسەرداوە تا شەرعێتی پەرلەمانیشی وەرگرت ئەو جاش خەرق دەکرێت ئەو جەشکاری پێ ناکرێت ئەمە گرفتی گەورەی عەقلێتی عێراق لەوەیە کە تا ئێستا بیرکردنەوەیکی مەرکەزیانێ بۆ تەعاملکردن لەگەڵ هەرێمی کوردستان تەنانەت لەگەڵ محافزەکانی چونکە ئەگەر تەماشای دەستور بکەیت هیچ ئیمتیازێک دانەنراوە بۆ هەرێمی کوردستان پارێزگاکانی لێ بەبەش کرابێ هەر شتێ هەر حقوق امتیازات دەڵێ الأقليم والمحافظات الغير منتظمة في الإقليم کەواتە عەقلێتی مەرکەزی بەرامبەر هەرێمی نییە بەرامبەر پارێزگاکانیشە و چەندین پارێزگا هەوڵیاندا بە پێی مادە 119 بەرەو هەرێم بوون ئەنگاویان هەڵنا وەڵام ڕێگریان لێکرا و کاتە پێ دوایە لەگەڵ هەرێمێکی دیکە ئەگەردا مەزرە هەمان مامەڵەیانە بێت یاخود ئەمە بەرامبەر کوردە ئەیکەن ئەم عەقلێتی مەرکەزی لە عێراق دەبێت کۆتایی پێ بێ عێراق وڵاتێکی فرە ئاین و فرە مەذهەب و فرە نەتەوەیە ئەگەر بیان استقلال لە عێراق بێت دەبێت هەرێمەکان بچەسپێن دەبێت دەعم بدەنە پارێزگاکان و ئەو هەرێمەی هەیە چەند هەرێمێکی تری لێ دروست بێنە کە هەوڵی لە ناوبردنی بدەن هەرێمکیانێکی دەستوری بۆوان لە ناوە نابێت باشە دکتۆر دوایین پرسیار دەگەر لێ بکەم هەڵبەت ئێستا کوردستان کوردیش بە تایبەت چاو و دڵیان لەست لای کەرکووکە دۆخی کەرکووک ئێستا بەرەو کوێ چێت
تا چەند دڵنیاییان بە کورد و ئەبێ ئێستا کورد چی بکات لە بەرامبەرەوەی کە بەغازانین بە هەموو هۆکارێک بە هەموو بیانوویەکی نادەستوری و نایاسایی ئەوێ دژایەتی کورد بکات ینی شڵەژانێک لە ناو ماڵی کووردا دروست کات کەواتە ئەم دۆخە بەرەوکوێ چۆ پێویستی بە چییە؟ طبعا لەسەر کەرکووک ئەگەر تەماشای ئەو بورگانەی بکەیت کە لە وەرەقەی اتفاقی سیاسی لە نێوان ئێمە و ئەوان ئیمزاکرا ینی معالەجەی حەقیقی بوو درکمان بە هەڵەکان کرد بۆ ئەو جاریش کاتێک ئێمە داواکەین چەند فەوجێکی تەواوی لە پێکاتەکانی کەرکووک دروست بێ دەمانزانی کە خەڵکی غەریبە و هێزی غەریب لەو شارە و شارە بەرەوکوێ بە و کاتێکە باسی زەویە کشتتوکاڵەکان ئەەکەین پێشتر بەعام لە ئیتفاقەکان باسی 140 گرام جارە ورد بووینەوە باسمان کرد کە ئالێت چۆن دابن لە زەویە کشتتوکاڵەکان بگەڕێت و چکازانین مشکلە لێەوە دەست پێکە هەموو ئەمانە لە ماوەی ڕابردووە هەنگاومان نامەسا من لیژنەی مادی 140 دروست کرد هەندێک بڕیارمان دەرکوێسا پێش هەفتەیەک بەر لە ئێستا کتابێک لە بەغداوە لە ئەنجومەنی وەزیران ئەیتر ڕێگە نادا هیچ عەرەبێک عەقدەکانی بۆ تازە بکرێتەوە ئەو شەنگاوێکی تازەی ئێمێ بەڵام ئەمی کە لە کەرکووک ڕوویدا تەمان ئێمەوەی چەند ڕۆژێک لەسەر خەتی نەگە سەرۆک وەزیران ڕۆژی پێنجشەژە بە تەلەفۆن قساکەین لەمان دەویست بگاتە ئەو ڕۆژە و لە کۆبوونەوەی پێریشە زۆر سەریح بووم هەموو ئەندام پەرلەمانەکان حازر بوون کورد و عەرەب و تورکمان سەرۆک وەزیرانیش وتم ئەوەی کە مای ئیسیفزازکردن تۆ خەڵکێک لە دەروی کەرکووک بێنی خۆپیشاندانی پێ بکەی و لە ناو جەرگەی منتیقەی کوردیش خۆپیشاندانی پێ بکەی جادە لە خەڵک بگری یانەی پێشمەرگە بکەی قسە بە ئاسایش بڵێ کە سەدان شەهیدیان داوە لەو شارە بۆ پاراستنی ئەو شارە و پێشیان گوتم ئێوە لە حەویجە منتیقەکانتان تەسلیمی داعش کرد دێن لە کەرکووک دەستگا ئەمنیەکان بە مقەدەسزان ئەی بۆ لێوە کوشتێنانتان و سەریانتان بڕی و لە ناویانتان برد بەداخەوە گەیشتە ئەوەی کە کۆمەڵێک گەنجی ئێمە لە ئەنجامی ئەوەی کە ئەو ڕێگای هەر نەکراوە بچن هەوڵی کردنەوە ڕێگاکە هەموو ڕێگایەکیان کرد دەبەر نەبوو لە کەرکووک دوشتێ خەڵکی کەرکووک دەوێت خۆپیشاندان بکە مافێکی دەستوریە چونکە دەوێت خۆپیشاندان بکە لەبەر ئەوەی مافی پارێزراو نییە لەبەرەوەی هێزی غەریبەی لێ لەبەرەوەی کە غەدری لێکێ لەبەرەوەی تەهمیش کراوە ئەمە وای کردووە کە کورد هەست بەوە بکە کە لەو شارە پێویستی ئەو واقع بگۆڕدرێت نابێ واقعی کەرکووک بەو شوێ بێ دەبێت چاک بکرێت ئەم تاخیرکردنی دۆخی کەرکووک گەیشت ئەوەی کە خوێنی لێ بکەوێتەوە بەداخەوە خۆپیشاندان کەرکووکەکان دێنە خۆپیشاندان بکەن بۆ ئەوەی کە واقعی حالیان چاک بکرێت لە بەرامبەریشە خەڵکێکی گێرە شێوەن ئامادەن کە بەداخەوە هێڵێم هێزی کوردیشیان تایە و دەیانەوێت لەکە خۆپیشاندانێک بکرێت بێن خۆپیشاندان لەو گەنجانە کە هاتوونە خۆپیشاندانێکی جوان و سلمی مەدەنیەکەن بۆی داواکانی خۆیان بگەێنن دێن لە ناو خۆپیشاندانەوە تەقە لە دەستگا ئەمنیەکانەکەن دێن ئاگریان تێگرن دێن لە زابتە کوردەکانیشە دەن لە ناو پۆلیس دەنها بۆ ئەوەی بیشێوێنن و ڕیسالەکە نەگات یعنی ئەمانە خزمەتی بێگاناکەن کە دێن خۆیان نەخزێن ناو خۆپیشاندانەکەەوە خزمەتی بێگاناکەن بۆی کە پەیامەکان بەڕاستی نەگات کەواتەوانەی کە گەر شوێنەکان دروستەکان لە دەورەوەی کەرکووکەوەتون بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق و ڕێکخەری کۆنفرانسەکە لەگەڵ ماڵ سوپاس بۆ زۆر سپاس.